ولی بینران بابت و پرسا کوچبران یکی گرینگترین بابت و پرس نهایی سر آسی جانب تایبتی بولات اروپا بوی بارگرانی که مزن حتی هفسانگیا هزه شواز اداره کردن یکیت اروپا جی گوهرتیه بودن من نوا پارلمان یکیت اروپا راست راو سرکت نه گله ولات اروپا هد دسته راست راواندانه صبرتی وی روشه مارکو گومباچی نویسکارو شروبکار جیو سیاسی جروما پایتخت ایتالیا گل مدایه بریس مارکو دماتا باش به ایتالیا و که جغرافیایی بگمان یکیش دورین گرینگه کو خلق برای بحری در بازی ایتالیا دبه لور در بازی ولات دنیا اروپا دبه گلک جاران کارسات بحری دارو ددن گلو اگر رو آواین تونت هبانه جبوره گیری کردن ج خلقی و اف کارسات دوباره ببین First of all, thank you for the دەمەوێت invitation. باسی بکەم ئەوەیە کە سوپاسان دەکەم بۆ میوانداریکردنم یەکەم شت کە پێویستە ئاماژەی پێ بدەین سیاسەتی پەنابەرانە لە یەکێتی ئەوروپا ئەمە سیاسەتێکی کۆنە سیاسەتێکە کە دەرگا بۆ پەنابەران دەکاتەوە بەڵام ئێستا ئەندامانی یەکێتی ئەوروپا دەیانەوێت سنوورەکانیان بەهێز بکەن سیاسەتی پەنابەران دەگۆڕن چونکە وابیر دەکەنەوە کە ئەو سیاسەتەی پێشتر هەبووە سیاسەتێکی کراوە بووە خەڵکی لە باوەش گرتووە بەڵام چیتر ئەم سیاسەتە قبول نییە بەرامبەر پەنابەرانی نایاسایی بەرامبەر قاچاقچیەکان چونکە ئێمە ئەگەر ئیتالیا وەکو نمونەیەوەگە بگرین حکوومەتی ئیتالیا دەستی کردووە بە داڕشتنی سیاسەتی تونتر بۆ ڕوبەڕووبوونەوەی قاچاقچیەکان و ڕێگری لێکردنیان بۆ دزەپێکردنی مرۆڤ لە کیشوەرەکانی دیکەوە بۆ ئیتالیا هەروەها وڵاتی بەریتانیایشمانە هەیە کە سیاسەتێکی داڕشتووە سیاسەتەکە دەڵێت ئەگەر تۆ بە یاسایی بێیتە وڵاتی بەریتانیاوە دەکرێت دەربکرێت لە وڵاتەکە دەکرێت دەربکرێت بۆ ئەو وڵاتەی کە لێوەی هاتووی تەنانەت بەریتانیا پەنابەرانی نایاسایی دەنێرێتە دەرەوەی وڵاتانی یەکێتی ئەوروپا وەکو ئەلبانیا ئەمە سیاسەتێکی تازە و جددیە تەنانەت بەریتانیا بیرەوە کاتۆ بەم نزیکانە پەنابەران بنێرێتە ڕوەندا هەر لەبەر ئەوە پێم وایە کە لە سەروبەندی هەڵبژاردنەکانی پەرلەمانی یەکێتی ئەوروپا بینیمان کە ڕاستڕەوەکان چۆن دەنگی زۆرینیان بەدەستهێنا ئەو ڕاستڕەوانەی کە دەیانەوێت سیاسەتێکی تند دژی پەنابەران بگرنە بەر چونکە ئەوروپیەکان بەتایبەتی ڕاستڕەوەکان پێیان وایە ئەگەر سیاسەتەکە تند نەکرێت بەرامبەر پەنابەران ئەوروپا دەکەوێتە قەیرانێکی گەورەوە بله جبلی آسیا حتی کشور افریقا جی که قصد ولاتین اروپایی دیکن تدید او بلمال پراوین اسپانیا ایرو نقوم بوی 6 کسان 5 کسان گانی خوش دزدام کواتا سرکتان راس روان لپرلمان یکتی اروپا ده حتی لگلک ولاتین یکتی اروپا تدبینی گلو فعلا و سیاسته که کنکریتی لدیجی پنابران گرنبر و ویش پیلا کوچه جب ولاتین اروپا سنور دار بکد بەڵێ بەڵێ زۆر ڕاستە پێم وایە کە ڕاستڕەوەکان دەتوانن کۆنتترۆل بکەن دەتوانن سنوورەکانی ئەوروپا تونند و تیژ بکەن بەرامبەر پەنابەرانی نایاسایی من دەمەوێت کە وڵاتانی ئەوروپا یەک سیاسەتیان هەبێت بەرامبەر پەنابەرانی نایاسایی چونکە پەنابەرانی نایاسایی لە زۆر دۆخدا ژیانی خۆیان دەدەنە دەست قاچاقچیەکان کە قاچاقچەکان هیچ حسابێک بۆ ژیانی مرۆڤەکان ناکەن ئێمە پێویستمان بۆیە کە کۆنتترۆڵی دەریایی ناوەڕاست بکەین بەرامبەر پەنابەرانی نایاسایی چونکە بەشێکی زۆر لە پەنابەرانی نایاسایی لە دەریای ناوەڕاستەوە دزە دەکەنە ناو وڵاتانی ئەوروپا لەم ڕۆوە پێم وایە کە وڵاتانی یەکێتی ئەوروپا یەکدەنگ و کۆدەنگن لەسەر ڕوبەڕووبوونی پەنابەرانی دەریانە بەڕاست وەکەڕێراوێکە استراتیجیکی دەربازبوونا کوچبەری نایاسایەوەکێتە گوتی حتا بنمونە لە لیبیا تێنە پەراوین ئیتالیا لە تورکیەژی تێنە پەراوین ئیتالیا کەواتە لەوێرێژی گەلێ جاران کارەسات چێ دەبن ئەگەر پرساخا یا ئەیکێ بە ئاوەیەکردنجی دووبارە بکەم بدید ناتە ئەگەر ئیتالیا و وڵاتین یەکێتی ئەوروپا بە ئیسرار بن جددی بن گەلومانەشن وێرێ ڕەوێ کۆنتترۆل بکەن کو بڤی ئاوایی خەڵک دەرباس نەبیت.
پێم وایە کە ئیتالیا یاخود حکوومەتی نوێی ئیتالیا کە حکوومەتێکی تا ڕادەیەک ڕاستڕەوە گوشار لە وڵاتانی ئەوروپا دەکات بۆ ئەوەی سنوورەکانی خۆیان بەهێز بکەن لە ناو دەریای ناوەڕاست، چونکە وەکو پێشتر ئاماژەم پێدا کە پەنابەران پێویستە لە چوارچەوەی یاسادا ڕێک بخرێنەوە. بۆ نمونە ئەگەر تۆ بتەوێت سەردانی ئەوروپا بکەیت لە ڕێگەی ڤیزەی پەنابەریەوە پێویستە بە ڕێگەی یاسایی ئەم کارە بکەیت. من لە هەرێمی کوردستانی عێراق بووم، زۆر جار سەردانی هەرێمی کوردستانم کردووە، کۆمەڵێکی زۆر خەڵکم دیوە هەل هەیە لە هەرێمی کوردستان، هەلی کارکردن هەیە. من داوا دەکەم کە خەڵکی کار لە هەرێمی کوردستان بکەن. هەروەها حکوومەتی ئیتالیا کار لەسەر ئەوە دەکات کە هەلی وە بەرهێنان هەلی کار لە خاکی هەرێمی کوردستانی عێراق دروست کات بۆ ئەوەی کە خەڵکەکە لە خاکی خۆیان بمێنەوە و نەبن بە گەشتیار، چونکە بەڕاستی هەرێمی کوردستان هەلێکی زۆری کارکردنی تێدایە لە بەرامبەردا وڵاتانی یەکێتی ئەوروپا بە یەک دەنگ دەیانەوێت شەڕی پەنابەرانی نایاسایی بکەن، شەڕێ بکەن کە پەنابەران بە ئەوەیەکی زۆرە بەسەریاندا سەپاندون. ئەوان دوو بۆ نمونە پەنابەران دوو ئەڵبژاردەیان لە بەردەسایە. ئایا دەتوانن پەنابەری بە شێوەی یاسایی وەربگرن یاخود بە شێوەی نایاسایی وەری بگرن؟ ئێمە دژی ئەوەین بە نایاسایی بێنە ئیتالیاوە. برێز مارکۆ، من پێخۆش بە کۆتۆ لە هەرێما کوردستانê بوویتە ڕاشەوێرێژ نێزیک بە دزانیت و زانیجێک ئیتالیا و هەرێما کوردستانê پەیوەندیên مێژینە و کەڤنار ناوبەراوان دەهەنە ئیتالیایی کشان وڵاتان بۆ کۆ گرنتیا vê ezbûna هەرێما کوردستانê kirî li sala 1990 biryara 688 kewata siyaseta hikûmeta Herêma Kurdistanê bû peydakirina emn û asayişeke konkrêtî vejandina jêrxanê abûriya Herêma Kurdistanê ta çend giring e xelkê Herêma Kurdistanê bi taybet ku ew ên hizra kûçkirinêkên berçavfar giring gelo. Niha 7000 kes li Ewropa vegeriyana Herêma Kurdistanê ku xelkê vêrêne di dema salekê da. پێم وایە کە ئیتالیا پەیوەندیەکی زۆر باشی لەگەڵ هەرێمی کوردستاندا هەیە. ئێمە بنکەی سەربازیمان هەیە لە هەرێمی کوردستاندا نزیک هەولێری پایتەخت، هەمیشەیش لە پشتیوانی خەڵکی هەرێمی کوردستانی عێراق بووین، پێکەوە کارمان کردووە. ئێمە یادەوەری زۆر باشمان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە، هەروە هاوبەشێکی زۆریش هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ئیتالیا. خەڵکەکەیشمان هاوبەشێکی زۆریان هەیە، ئەمەوە دەکات پەیوەندیمان باش بێت لەگەڵ یەکتر. پێم وایە کە ئەگەر ڕێکەوتن هەبێت یاخود ئەگەر یەکتگەشتن هەبێت لە نێوان ئیتالیا و هەرێمی کوردستان، بۆ نمونە ئیتالیا یارمەتی خەڵکی هەرێمی کوردستان بدات کە لە وڵاتەکانی خۆیان بمێنەوە بە دوای هەلەکاندا بگەڕێن، چونکە بەڕاستی دۆخی هەرێمی کوردستان زۆر باشە، کەشواکەی زۆر باشە، هەلیکاری هەیە، هەلی زۆر زۆر باشەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە خەڵک بێنەوە کار لە وڵاتی خۆیاندا بکەن. ئێمە دەمانوێت ئەم پەیوەندیانە بەکار بهێنین، پەیوەندیەکانی ئیتالیا و هەرێمی کوردستان، بۆ ئەوی ئیتالیا یارمەتی هەرێمی کوردستان بدات هەلی زیاتر لە ناوخۆ دروست کات، بۆ ئەوەی کە پەنابەران نەچنە دەروی وڵاتەکانیان بەڵکو لە ناوخۆی وڵاتەکان دیاوە بەرهێنان بکەن. ئەمە شتێکی زۆر گرنگە. ولی تو زانیجی لە van rojên derbasbûyî bûyereke trajîdî çêbûye bin abûna belemekê ku piranî koçberên Kurd têda bûne gelek şwana xendiqîne 10 jê rizgar bûne. Hem nûneratiya hikûmeta Herêma Kurdistanê li İtalya heye, hem şandeke hikûmetê seredana İtalya kiriye di gel aliyên peywendîdar civyan e. Li dûrveyekê ta çend giringe hevbendiyeke giring navbeyna Roma û Hewlêrê hebî ji bo vê pirsê û sinûrdarkirina vê pirsê kûçana yasayî bi taybet. بەڵێ زۆر زۆر دۆخەکە ناخەژێن بوو، چونکە نوێنەراتی هەرێمی کوردستان و نوێنەراتی ئیتالیایش نایەنەوێت خەڵک لە ناو دەریادا بمرێت. هەر لەبەر ئەوە ئەمە لە بەرژەوەندی سەقامگیری و تەندروستی خەڵکیشە کە ژیانی خۆیان نەخەنە دەستی قاچاقچەکانەوە، چونکە قاچاقچەکان هیچ گرنگ نییە بەلایەنەوە خەڵک دەمرێت یان نە. بۆ نمونە ئەگەر تۆ دەتەوێت سەردانی ئەوروپا بکەیت بە نایاسایی مەیە تەقدیمی ڤیزا بکە،
هەوڵ بدە لە ڕێگەی ڤیزا و یاساییەوە بێتە ئەوروپا. ئەمە زۆر گرنگە خەڵک پێی بزانێت کە نێن بە ڕێگەی نایاسایی هەوڵی گەیشتن بە ئیتالیا و ئەوروپا نەدەن، چونکە زۆر ترسناکە. ئیتالیا هەوڵ دەدات سنوورەکانی زیاتر تون بکات. ئێمە شەڕێکی گەورەمان لە بەردەمدا دژی قاچاقچیەکان، ئێمە دژی قاچاقچیەکان شەڕمان هەڵگرساندووە و دژی ئەو کەسانین کە بازرگانی بە ژیانی مرۆڤ دەکەن. نامانەوێت مرۆڤ ژیانی خۆی بداتە دەستی قاچاقچیەکان، نەچەند لە ڕێگەی قاچاقچیەکانەوە هەوڵی گەیشتن بە ئەوروپا بدەن، چونکە بەڕاستی ئەوان پشتیوانیتان لێ ناکەن، ئەوان لە ناوەڕاستی دەریادا جێتان دەهێڵن، ئەوان یاری بە ژیانتانەوە دەکەن. ئەمە ڕووی داوە، چەندین نمونەی لەم بابەتەمان هەیە. بله برس مارکو گۆمباچی نویسکار و شروبەکاری جیۆسیاسی ji Rûmatgelme dabû. Bi hêviya serinjata bi wan kesan bigihît ku niyeta kûçkirina neyasayê ku rew çawa ye.